حکوومەتێک لەسەر حەز بتوانی بەسەر هەموو ملیمەترێکی ئەم هەرێمەدا زاڵ بێت هەموو ئەمرەکانی دەست بەجێ جێبەجێ بکرێت بەبێ یەکێتی و پارتی ئەوەی کێتی و پارتین نەگۆڕاون دەنگ دەرگۆڕاوە دەنگدەر لە نەوشیروان مستەفایەکەوە بۆ 500,000 دەنگ لە هەرێمی کوردستاندا چی بڕیار دەدات بۆ مانەوەی حیزبەکان لە دەسەڵات بۆ هەوێ نیشتیمانی بوون و نانیشتیمانی بوون تۆ دەیدەی نەخێر بەس کەس ناتوانێت لە منیشی بسەنێت هەوێ نیشتیمانی بوون و نانیشتیمانی بوون خەڵک دەیدا یەکێ لە داماوەیەکانی سلێمانی ئەوەیە لە 2009ەوە کەمینەیە حکمی ئەکا کە ئیتر عەتف و حەنانی بەرامبەر بە خزمەتکردنی نەماوە لە هێنانەناوەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ ناو حکوومەت یەکێتی و پارتی وەکو هاوبەش ئیشەکەن یان یەکێتیش وەکو هەر لایەنێکی تر پارتی بەشداری پێکات دەنگدەر قسەی خۆی کردی و تەواو قبوڵە نەتیجەی هێناوە نەتیجە قبوڵە انتخابات قبوڵە هەر کەسش بەشداری حکومەت کە بە استحقاق خۆی ئەویش قبوڵە باوجێ دوو جارود هیچ لە زانکۆ نییە ئەوە جاریش ئەوە بەکاربێنێت بەگە ئەو نوع ئامامۆستایانی کە وەکو جەنابە بیرەکەنەوە ئەکسەرێتی مەکتەبی سیاسی داوای جێگری سەرۆکی حکومەت دەکات چونکە ئەوان حزبی دووەمن باقەل ئەی بۆچی داوای سەرۆکی پەرلەمان ناکەن کە لای دووەم بوو ئەوان ئەمە حرام ناخۆین ئەوان مهمترن لە ئێمە بەوان دوو جار بیل بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 خولێک